لێرەکانی هەفتەی 16 خولی نایەبی عێراق بۆ ئاستی لاوان هەولێر لەسەر یارگەی خۆی میوانداری زەوڕای ڕکابەری کرد. لاوەکانی هەولێر دەستپێکێکی باشیان لە خولەکە هەبوو، بەڵام لە دوایین سەیاری تیپەکە پشکی تەنها شکست بوو. لەم یاریەش پێویستی بە سەرکەوتن بوو تاوەکو گەیشتنی بە قۆناغی داهاتوو یەکلا بکاتەوە. سەرەتا یاریەکە کوڕانی پایتەختی هەرێمی کوردستان باشتر دەبیندران، بەڵام بێمەترسی بوون. زەوڕا لە یەکەم هێرشی ڕاستەقینەی خەریک بوو گۆڵ تۆمار کات، بەڵام میرخاس شوێنی گونجاو بوو. لە هێرشالگەڕاوەکەی عەلی شاخەوان تۆپێکی بە موئەیە سەفای هاوڕێیدا و ئەویش لە خولەکی 16 گۆڵ یەکەمی پێشکەوتی بۆ لاوانی هەولێر تۆمار کرد. لاوەکانی هەولێر دەرفەتی زیاتریان بۆ ڕەخسە تاوەکو جیاوازەکە زیاد بکەن، بەڵام بەرهەمیان نەچنیەوە لە دەرفەتەکان. لا نیوەی دووەم موئەیە سەفا و عەلی کاروان دوو دەرفەتی ئاسانیان بۆ ڕەخسە تاوەکو ئەنجامەکە بۆ هەولێر دوو هێندە لێ بکەن، باش مامەڵەیان لەگەڵ تۆپ نەکرد. لە خولەکی 59 لاوەکانی هەولێر بە گۆڵی دوم گەیشتن، هاوشێوەی گۆڵ یەکەم موئەیەد خاون گۆڵ بوو، عەلی شاخەوانیش ئەسیست. زەوڕا ناوە بەناوە بە هێرشەکانی مەترسی دەخستە سەر گۆڵی هەولێر، بەڵام میرخاس دەرفەتی گۆڵی پێنەدان. مستەفا قابیل بە دوو لێدان بەختی خۆی تاقی کردەوە، بە گۆڵ نەگەیشت. لە خولەکی 85 مەسرور فەخرەدین تۆپێکی بە عەلی کاروانی هێرش بەردا و ئەویش گۆڵی سێم و دڵنیایی بۆ لاوانی قەڵا و منارە تۆمار کرد. یاریەکە بەم ئەنجامە بەکۆتا هات. سپاسی خوای گەورە دەکەم کە مۆفەقی کردین ئەو ڕۆتوانیمان بتوانین لە بۆ قۆناغی داهاتوو بەسەرکەوین. بەنسبەت خەسارەکانمان بەو دواییەی ئەو خەسارانە چاوەڕوان کراوە بوو لەبەرەوەی نەوعەن ما یاریزانەکانمان و برین بەعام تووشی نەوع غروریەکی ببوون، بەڵام باش بوو لەو کاتانە ئەمە تووشی ئەو حالەتەی بووین توانیمان غەڵەتەکان ڕاست بکەینەوە. دەمەوێت شتێک بۆ شەقامی وەرزشی بەیان بکەم کە بە شایدی هەموو خەڵکی ئەو پلانەی کە دامان نابوو ئەو ئومێدەی لەسەر ئەو تیپەمان هەڵچنی بوو، دەتوانم بڵێم 100% پێکاوەمانە ئەلحەمدوللا ئەوە شتێکی چاکە. سوپاسی ئێوەش دەکەم کە ڕاگەیاندنەکان بەڕاستی هەمووی پاڵپشتی ئەو تیپەن و هەروەها جەماوەری وەرزشی خۆشەویستی شاری هەولێرش، یعنی هەمووش ئومێدیان بەو تیپەیە. ئینشاءڵڵا لە داهاتووەکی نزیک ئەو تیپەی دەبینین لە ریزی پێشەوەی یانەکان. سپاس بۆ خودای ئەوڕێکیان شۆین لعبەکێ باش بکەین و سە لعبەرینەکەم تووشی خسارەتێ ببین و دوێژمەوە عەدابیە ئیدارێ کە ئەوڕێکیان فەوزێ بینین ئینشاءڵڵا دەهێنەوە سەر ڕێچکە سەرکەوتنی. وڵا زۆر خۆشحاڵیم وەرەوە سوپاسینگ و ئێوە دەکەن یەکەم جارکە زۆر بە ئێمە مادیم وەرەوە بە نادەکانی خولی کوردستان و خولی عێراقیش. ئەمە ڕاستە سێ شکستمان هینا کە بەم دوایانە بەس ئێستا بەو سەرکەوتنی زارە گەیشتنە قۆناغی داهاتوو ئینشاءڵڵا بەرەو کاسەکەش دەزەنجین ئینشاءڵڵا کاسەکەی دەگەڕین و هەولێر. هەرچەندە دوو هەفتە لە یاریەکان ماوە، بەڵام لاوەکانی هەولێر و شۆرتە دوای بردنەوە یاریەکانیان و بەدەستێنانی 30 خاڵ لە کۆمەڵی دووەم گەیشتنیان بە قۆناغی داهاتوو مسۆگەر کرد. هەریەکە لایەنەکانی زەوڕا و قۆجەویە و تەڵەبە و زاخۆش ڕکابەری لەسەر دوابلیتی گەیشتن بە قۆناغی داهاتوو لەم کۆمەڵەیە دەکەن. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.